هجان لسروی جوینی زدتر را دوستم میوانه کامن هیج بغدای اندام کمیته ادارای پارلمانت عراق دیلان غفور جبغدای دیلان خان تو بخیرات یا کردستان 24 تجید شاندا دانستاندنا حکومت هرما کردستان جبو بغدای آماده از باورم پیوندی من دگل دیلان قطبو لیه جایان دخوازم آماجه بوی که بکم کو جوین انشان دا دانستاندن کار حکومت هرما کردستان کو گرا پیشتر دا و یا سال در باز بوی نزدیکی 2 هفتیان جوینین خو زیدتر جاره که دیگل پارلمان عراق یعنی لجنه جدال پارلمان عراق دیگل هر وها وزارت دارایی زیدتر جاره که هر سه سروکاتین عراق انجام دان جبو گارانتی کرناوی پشک هرما کردستان کو ریختن لسرهات یکرن 12.67 کو گوهرتن لپارلمان سردانه یکرن یعنی کتلین جدای پارلمان عراق دیسا ضربه که دی لپشک هرما کردستان ندن به تایبتی آنها بحثه که زیده هی در حقیقه مجاره کو بودجه بیتا کم کرن میوانا من حاضره اندام کمیته ادارای پارلمان عراق خاتینا دیلان غفور بزنم خاتینا دیلان بخیر بی کردستان 24 دمه بزنم کوبونوی دوینتان چون بو یعنی ایوه گشبینن لا در انجام کان دیارە دوێنێ شاندی هەرێمی کوردستان گەیشتنە بەغدا و کۆبوونەوەیان ئەنجامدا لەگەڵ لیژنەی دارایی ئەم کۆبوونەوەی لە دوای سنجیرەیەک کۆبوونەوە دێت کە وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی مالیە و لەگەڵ ڕئیسی مجلیسی وزەرا کۆبووبوونەوە و ئەتیفاقیان لەسەر ئەو بەندانە کردبوو کە لە مەشروعی قانونە لە مادەی 2 و 11 نووسراونەتەوە و ئێستا پێویستی بەوە هەیە کە لە ناو پەرلەمانە ئێمە کاری لەسەر بکەین بۆ ئەوەی ئەو دەنگانەی کە دژە کوردن لە ناو پەرلەمانی عێراق تێبگەن لە حەقائیقەکان و ئەو داتا و بەیانانە ئەخەنە ڕوو. کۆبوونەوەکان بەردەوامیان هەیە ئەمڕۆ لە دوای کاژێر هەشتەوە بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەکان بەردەوامیانە ئەبێت و دوێنێ لە کۆبوونەوەکانە چەندین پرسیار ئاراستەی وەفدەکە کرا و ئەمڕۆ پێویستە وەفدی هەرێمی کوردستان بە داتا و زانیاری تەواوە بێتە لیژنەی دارایی بۆ ئەوی وەڵامی سەرجەم ئەو پرسیارانە بداتەوە. باشە خاتۆ دیلان ئەو پرسیارانە بەعام ئەو پرسیارانەی کە ئاراستەی بڵێ ئەو پرسیارانە چیان خاتۆ؟ سەبارەت بۆ پرسیارانەی کە ئاراستەی شاندی هەرێمی کوردستان کران ئەتوانین بڵین گرنگترینیان باسی لە پابەنجبوونی هەرێمی کوردستانی ئەکرد بۆ بەرگانەی کە لە موازنەیە هاتووە ئەوەی کە گەیشتووەتە پەرلەمان با بڵین مەشروعی قانونەکە و باسییان لەوە ئەکرد کە ئایا ڕەواتبی پێشمەرگە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بێت یان لەسەر حسەی هەرێمی کوردستان بێ یان لەسەر وەزارەتی مالیە و تا چەند ئەم وەفدە سەلاحیەتی تەفاوزیان هەیە ئەمە یەکێک بوو لە بابەتەکان و ئەو عقودانەی کە ئیبرامی کرد و حکوومەتی هەرێم ئایا توانای ئەوەیان هەیە کە جارێکی تر پێداچوونەوەی پێ بکرێ لەلایەن لەگەڵ عێراقا و سەبارەت بە نوختە گومرێکەکانیش ئەگەر بێت و حکوومەتی هەرێم پابند نەبێت بەوەی کە بە تعریفەی گومرکی ئەوان لەو کاتەیە سەیتەڕاتی سەفرا جارێکی تردانەوە و تا چەند حکوومەتی هەرێم ئەو توانای دانەوەی یان جارێت ترگێڕانەوەی ئەو پارانەی کە لە مەصرفی TBI وەرگیراون ئەمانە چۆن ئەگەڕێنێتەوە و ئایا حکوومەتی هەرێم توانای ئەوەی هەیە سەرجەم ئەو نەوتەی کە هەیەی ڕادستی ئێرەی بکات ئەمە گرنگترین ئەو پرسیارانە بوون کە دوێنێ ئاراستەی شاندی هەرێمی کوردستان کران و ئەمڕۆ لە دوای کاژێر هەشتەوە چاوەڕان دەکرێت کە وەفدەکە بە تەواوی داتا و زانیاریەوە کە لە بەردەستیان هەیە بیخەنە ڕوو بۆ ئەوەی ئەو دەنگانەی کە لە ناو پەرلەمان هەیە دژی کوردن و دژی تێپەڕاندنی ئەم دوو بابەتەن ئەم دوو مادەیەن کە ئێمە وەکو کورد بە هەموو توانێکمان پشتیوانی لەکەین کە ئەم دوو مادەیە وەکەوەی کە نووسراوەتەوە لە پرۆژه یاساکە تێپەڕێنرێت و ئەگەر هەر خەلەلێکیان هەیە یان هەر ئیشکالێکی هەیە لە ناو ئەنجامانی پەرلەمان و لە ناو ئەندامانی لیژنەی مالیەیە ئێمە تەوزیحیان بدەینێ وەفدەکە تەوزیحیان بداتێ لەسەر ئەو پرسیارانە باشە خاتۆ دیلان ئێمە دەتوانین بڵێن یعنی ڕێککەوتنی ئەو شاندەی هەرێم لەگەڵ کۆمیتەی دارایی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق
دەبێتە هۆی ئەوەی ڕێککەوتنێکی گشتگیر لە ناو پەرلەماندا بەرامبەر ئەو پشکەی بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە یان دەکرێت دیسان لەوێوە ئاڵۆزی و ئاستەنگی تر دەربچن. دیارە هەتا ئێستا بە سەراحەت لە ناو لیجنەی مالی و لە ناو پەرلەمانی عێراقی هەر دەنگی دژ بە کورد هەن و ئەگەری هەیە ئەم پرۆژە یاسایەوەکە ئەوەی کە نووسراواتەوە تێنەپەڕێنرێت بەڵام شاندی هەرێم و تەواجودی شاندی هەرێم لە بەغدا زۆر گرنگەوەی و خاڵانەی کە ئیشکالیات لەسەری هەیە لەسەری ئەو ئەندام پەرلەمانانەی کە نقاطیان هەیە یان ملاحەزاتیان هەیە گەر ئێمە توانێ ئەومان هەوێ بۆیان تەوزیح بکەین ئەکید تی ئەپەڕێوەکو خۆی بەڵام ئێستا گرنگی ئەم وەفدەم شاندە لەوەیە کە تەوزیح و داتا و زانیاری دروست بخاتە بەردەم ئەندامانی لیجنەی دارایی و ئەندامانی پەرلەمان بۆ ئەوەی توانای ئەومان هەبێ کە دوو بەرگەیەکە وەکو خۆی نووسراوەتەوە لە مەجلیسی ویزەراءەوە وەکو خۆی بتوانین تێیپەڕێن. خاتو دیلان ئێستا داواکاری بەغدا لەسەر هەولێر زیادی کردووە بەپێی ئەو ڕێککەوتنەی کە پێشتر کراوە 2 هەفتە شاندی هەرێم لە بەغدا بوو یان هەمان داواکاریە کە ڕادەستکردنی 250,000 بەرمیلی نەفت نیوەی داهاتی ناوخۆ یانی زیاد بووە بەپێی ئەوەی کورتێنان زۆر زیادە. ئەمەی کە ئێستا لە پرۆژە یاساکە نووسراوەتەوە هەمان ئەو بڕگەیەیە کە لە پرۆژەی تەمویلی عجزی مالی نووسراوەتەوە هەمان شتە هەرچەنێ حکوومەتی هەرێم یعنی ئەوەی نیشاندا پابەندبوونی خۆی نیشاندا بە ڕادەستکردنی لە کاتی تەمویلی عجزی مالیە بۆیە ئێمە یعنی هەمان بەرگەیە هیچ زیادی نەکرو هەر 250,000 بەرمیل نەفتە لە ڕۆژێکە کە تەسلیمی عێراق بکرێ یان تەسلیمی شەریکەی سۆمۆ بکرێ لێرە ئیشکالیەتێک هەیە دیارە حکوومەتی هەرێم بڕی هەر بەرمیل نەوتێک بە بڕی $10 کەمتر ئەفرۆشێ لە سعری سۆمۆ ئەمە تا چەند حکوومەتی هەرێمە توانێت تەسوی ئەوە بکایان ئەو حیسابە ڕێک بکاتەوە بەدانانی پارەی زیاترە یان چۆنێتی ڕێککەوتنە لەسەر ئەو بابەتە هەتاوەکو پێشتر حکوومەتی هەرێم بۆ ئەوکردنەوەی دابوو لەسەر ئەم نرخەی کەوتی ینی چاوە بێژن سروشت خۆزای هەرێما کوردستانی ئەو شوێنانەی کە هێڵگەی نەوتی تێدایە زۆر زەحمەتە وەکو عێراق نییە کە سەحرا بێ بوو دەرهێنانی ئەمە مەسەلەیەکی ترە دەتوانم لە ئێوە پەیامێکی کوتایی بە کورتی بزانم ینی ئێوە گەشتبینن ئەم جارە هەردوو شاندەکان یانیش شاندی هەرێم لەگەڵ بەغدا بگەهیتە ڕێککەوتنی کوتایی ببێ ئەوەی گۆڕانکاری لەسەر بەشە بودجێ هەرێمی کوردستان دابێ کە پێشتر ڕێککەوتن لەسەر کراوە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی پابەندبوونی خۆی بەو دوو فەقەرە قانونیە ئەو دوو فەقەرەیە کە لە مەشروعی قانونەکە هاتووە پیشاندا و بتوانین قەناعەت بە ئەندامانی لیجنەی مالی بکەین کە ئێمە بە تەواوەتی وەکو حکوومەتی هەرێم ملتەزمین بە پێدانی ئەو دوو فەقەرەیە وەکو خۆی کە هاتووە لە پرۆژە یاساکەیە پێم وایە قورس نەبێ و ئاسانە و تێ ئەپەڕێت لەسەر ئەوە ماوە کە ئەمڕۆ کۆبنەوەی کە لە دوای سکاژێر هەشتەوە ئەکرێ تا چەند بتوانین ئێمە قەناعەت بە ئەندامانی لیجنەی مالیەیان دارایی بکەین بۆی کە ئەو داتا و بەیانەت و زانیارانەی کە ئێمە هەمانە دقیقن و ئێمە وەکو حکوومەتی هەرێم پابەندین بە ئەو دوو نەسەی مادەی 10 و 11 کە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەتوانم بڵێم قورس نییە و گەشتبین ئەبین کە بەوەی تێپەڕێنرێت هەرچەنێ ئەجواکە دوێنێ متەفائیل بوو لە ناو لیجنەی مالیە بۆی کە زۆربەی زۆرێک لە ئەندامانی لیجنەکە لەگەڵ ئەوە بوون کە ئەم مەشروع قانونە ببێتە ئەوەی کە چارەسەری ئەو کێشانە بکرێکە لە ڕابردووە هەبێ ئەتوانین بڵین تەفاعولێکی زۆری زۆر باشە. خاتون دیلان غەفور ئەندامە کۆمیتە ئادارایی یا پەرلەمانتی عێراقێ گەلێک سپاس خاتو دیلان. سپاس بەوش.